پیروز بیت زور سپاس. پیروز بیتن همی گلک خوش براستی 52 سال میج خدمت هنری کری هر سال هفته من الویدر که آهنگ نوروز کری ابروکه براستی شانازی و هم خود بینی که هم تین خلات کردن پشتی 52 سال خدمت پرواز پارزگاه بینا دو کشی کو ابروکه دو کا برخدانه قربانی دانه کو چجورا خود نه چماندی خونا چمین تو ليش بر كورونا يكو افصاله وصاله شوي نهات اكرن بس افصاله مجبور بوين شواز چالاكي جوهرين يعني وك شواز كرنفال نهات اكرن افصاله ما فرديت چندين كساتيا كود بيا جدا جدا دا خدمت كري خەڵکێکی باش بەدەم بانگەوازی وەرگرتنی ڤاکسینەوە هاتووە مەنجێ دڵخۆشیە بۆ تەندروستی ئێمە و بەعام تەندروستی کوردستان بەڵام ئێستا ئێمە لێرە لە تاقیگەی ناوەندی ڤایزەر بە نزیکەی 2300 جورعەیەکمانە بۆ بەکارهێناوە بەرژەمی یەکەم و دووەمەوە و ئەسترازینیکا و سینۆفارماش هەر بەردەستە ئەوەشیان خەڵک زۆر هاتووە. من بسویەکی چوار وەزبەی یەکەم پێگوتەی ڤایزەری ئەمریکیەکەم لە خۆلدا سوپاسی گشت کارمەند و دکتۆرە بەڕێزەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆی دەکەم کە زۆر هاوکارمان بوون و بۆ گشت هاوڵاتەکان یعنی بەڕاستی شێوازی دانیشتن و شێوازی تۆمارکردنەکان شێوازێکی سەرکەوتوانە بوو. ڕۆژەی ڕێگەی دەربەنیخان باوەخۆشن بە درێژایی 4 کیلۆمەتر کە لەلایەن بەڕێوەبەرایەتی شاکردنەوە پاراستنی ڕێگەبانی سلێمانیەوە ئەنجام دەدرێت. ئەم پرۆژەیە دوو بەشسەرەکی دەگرێتەوە ئەویش قەلعکردنی ئەو بەشانەی کەوا زۆر وێران بووە و پەرشکردنی شینێک ستابلایزەر بە ئەستوری 10 سانتیم هەروە 4 کیلۆمەترەکەش پەرش دەکرێت بە شینی ستابلایزەر بە ئەستوری 6 سانتیم. ئێمە وەکو گوندنشینانی چواردەوری دەربەندیخان بەڕاستی ئەم جادە زۆر هەوڵمان بۆ داوە زۆر بە دوواداچوونمان بۆ کردو بە بۆنەی قەیرانی دارایی و حکومت نەیتوانیوە دواکەوتووە ئێستا لەخوا بە زیاوێ دەستخۆشی لە حکومەتەکەین کە ئێستا کێنە دەستیان کردو بە پرۆژەکە و لە تەواوبووندایە ئەم ڕێگایە بەسترێتەوە بە قەرەداخۆ سەیرانگایە جێگەی چەنەها دێی پێوە بەرسە تا سلێمانی ئەمە ڕێگایە دێی لەسرە هەموو شتێکی لەسرە ئەم ڕێگایە بەڕاستی زۆر گرنگە.